بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، کتێبی نایابی الذەریعە إلى مەکارم الشەریعە یەکێکە لە کتێبە زۆر نایابەکانی ڕاغیبی ئەسفەهانی ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە بەسەریا دا ببارێ. دیارە لە ئەحواڵی ئینسان، هێزەکانی ئینسان، فەضیلەتی ئینسان، ئەخلاقی ئینسان ئەوێ مرۆڤمان وەکو مرۆڤ پێ بناسێن. دەرسی پێشوو باسی هێزەکانی جەستەی ئینسانی کرد بۆمان و زۆر بە جوانی بۆ ڕوون کردینەوە کە ئینسان خوا جەلە جەلالوهو چ لەو دەمارە و ڕەگانەی کە پێی داوە، چ لەو گۆشتەی کە پێی عەتا کردووە، چ لەو ئێسخانەی پێی عەتا کردووە، چ لەو پێستەی کە دای شاریوە، هەمووی نعەمی گەورن و کۆمەڵە هێزی زۆر تایبەتی لە لاشەیە داوەتێ هەتا وەکو بتوانێ قیامەتی خۆی پێ بکڕێ و دنیای خۆی پێ دەستەبەرکە. باسی هێزەکانی نەفسی ئینسانمان بۆ ئەکات، چونکە ئینسان چۆن لە بەشی دەرەوە جوان و کەماڵ و جەماڵێکی تایبەتی هەیە، لە ناوەش بە هەمان شێواز طەبیعەت و نەفسانیەتی ئینسان پڕە لە ئەخلاقی بەرز بەرز. چۆن ئێمە ئەم دەسەمان ئەبینین ئەبێ بە عین شێواز کەڕەمی ئینسان ببینین، شەجاعەتی ئینسان ببینین، هەموومانە سیفەتی بەرزن لە ئینسان، زۆر گەورن لە ئینسان. بۆیە ئەمڕۆ باسی تەواوی ئەخلاقە بەرزەکان ناکا لە نەفسی ئینسانە، باسی ئەوەکە کە هەندی ئەخلاقی تری لێ دروسە بێ، لەوەچە سیفەتێ لە تۆیە هەبێ بەهۆی ئەو سیفەتەوە دەیان سیفەتی چاکی تر لەژێر ئەو سیفەتە خۆی شاردووەتەوە لە تۆیە دروسە بێ، کە بەڕاستی ئینسان سەیری خۆی ئەکات لەگەڵ ئەوە بەشەکەی دەرەوەی ئەبینێ ئەبێ بەشەکەی ناوەشی ببینێ کە چەند خوای گەورە نعمەتی جوان جوانی پێ عەتا کردووە. ناوی لێ ناوە ما يتولد من الفضائل النفسية، ئەو فەضائلانی کە لە ناخی تۆیە هەن کۆمەڵێ مناڵیان ئەبێ، کۆمەڵێ وەچەیان ئەبێ. ئەو وەچانە باسەکە ئەفەرمێ پێشتر باسمان کردو ئومەهاتی فەضائلی نەفسی لە ئینسانە چییە؟ عەقڵ لە ئینسانە هەیە، عیفەت هەیە، پاکداوێنی هەیە، شەجاعەت هەیە، عەدالەت هەیە. هەر یەکێکیش لەمانە کۆمەڵی ئەخلاق بەرهەم ئەهێنێ. عەقڵی ئینسان باش بیرکردنەوە جەودەت الفکر بەدەستهێنێ. عەقڵی ئینسان باش یادکردنەوە ئەو شتانەی کە بینیوێتی یادی ئەکاتەوە. عینەن هەر لە عەقڵی ئینسانە. زیرەکی لە عەقڵی ئینسانەیە و دەربڕینی ڕێیەکان و ڕێی جوان جوان کە دەرئەبڕێ لە حیاتی خۆی هەمووی لە عەقڵی ئینسانە. دەی خوای گەورە عەقڵێکی پێ عەتا کردووی، لەم عەقڵەوە دەیان سیفاتی تر لە ژێریا جێگەی ئەبێتەوە. تایبەت ئەو چوارەی کە باسم کرد کە جەودەتی فکر و ذیکر و فەتینە و جەزالەتی ڕەئی. هەر یەکێک لە ئێمە ئەگەر خوای گەورە عەقڵی پێ عەتا کرد ئەم چوار شتەشی بە حەد پێ عەتا ئەکا. هەیە زیاتر، هەیە کەمتر، هەیە زیرەکی زۆر زۆرە، هەیە کەمە، هەیە فکر و بۆچوونی زۆر بەهێزە، جەزالەتی ڕەئی زۆر بەقوت، هەیە لاوازە، هەیە وریایەتی زۆر گەورەیە. عەقڵی مێشکی دەیان شت پێکەوە هەرموو تەحلیل ئەکا، توانێ هەشە ناتوانێت، توانێ ئەوەی نییە. بۆیە لە مەسەلەی عەقڵە ڕاستە ئێماڵێن ئینسان عەقڵی هەیە، بەڵام لەژێر عەقڵە یەک دنیا نیعمەتی تری خوا هەیە کە ئەبێ شوکریان بکە. لەوە چێ بڵێ یا ڕەبی خۆیە سوپاس بۆ تۆ کە عەقڵە پێداوم، بەڵام لە پەنای عەقڵە ئەو هەموو نیعمەتەی تری پێ عەتا کردووی کە ئەبێ سوپاسی کە. کە ئەڵێن ئینسان عەفیف بێ، عیفەتی ئینسان واتە ئەوەندە نەفسی بەرز بێ سەر نەوی نەکە. کە ئەڵێن سەر نەوی نەکە نەک سەری سەر، یعنی سەری دڵی نەوی نەکە، ڕۆحی نەوی نەکە. ئەمە دوو شت لە ئینسانە دروستەکە، قەناعەت و ئەمانەت. ئەمانەتێکی ئەدەیتێ ئەم پەرداخەوە ئەمانەتە لای تۆ بە هیچ شێوازە ناتوانێت دەسی بۆ بەرە دەسی خیانەت، چونکە ئەم سیفەتە لە عیفەتی ئەمە نابێت دەست بەرێ بۆ ئەم خیانەتە بکات، شتی وا ڕوو نادا لەمە. ئەمە بەشێکە لە عیفەت. یان قەناعەت، هەرچی خوا پێدا و قەناعەتەکە بۆ بەشێکە خوای گەورە پێ عەتا کردووە، هەر بەشێکە لە عیفەتی ئینسان، چونکە ئینسان قەناعەتی هەبوو ئەمانەتیشی هەبوو. ئینسان قەناعەتیشی نەبوو هەندێک جار دەست بۆچی بۆ ئەمانەتیش ئەبات، چونکە قەناعەتی نییە، ئەوێ لە ئەمانەتەکەش خیانەت کە. بۆیە
لعفة إنسان ودو صفة جوان دروسة بي لشجاعة إنسان ودو صفة زور جوان دروسة بي أجر هيبة زور بخشندية جوادي هي أو نعمتاني كخواي جورا بيعطاك وخلق حزك خلق هم المشاركة لغليابك أو بي لشجاعة آزاية إنسان وأم حالات دروسة بي وعينا أجر نيبو الصبر أجري لكاتي هرشي محنة صبر أجري أو شر آزايتيه يا مزور كدوا أزانين صبر آزايتين الصبر بشيء زور بهذا لنو شجاعة ولا شجاعة لدايك بي بويا إنسان يكيك لو نعمتاني كبسري ويتي كخواي قول الشجاعة دايا هم سخاوتي أبي جودي أبي هم صبري شي أبي لعدالة إنسانا دنيايا صفات دروسة إما الله إنسان عادلة صفتي ويا عادلة لأنه أم عدالة الدنيا هيك صفتي جواني بودروسة بي أو رحمتيك لنا إنسانا هي هم عدالة إنسان جاري وهي منالك أبيني نخوشة رحمك ليروا أجول لناخي أمو بو شو كحزب عدالتك حزك أو منالج وكو أم يا وكو منالك أم لش ساغ وتنو طولبي أما لناخي عدالتي ودروسة هندجا حليمة به أو عدالة وايلي أكاك حلمك زور قورة بياك يعني سبحان الله لما سائلي حلمة إنسان أقر عدالتي نبي قد حلمي بودروز نبي جاري كاك أحمدي مفتي زادة بر طلبة كاني الله أقر إيسا كسبي لنا أما جيسات في بكاتا من إيوة تشيلي أكا أخور ما شون لي قبولك انشتيا على دي أقر إيما سيري عدالتكين أم كسنا بحشتيكي بيبلين يعني كزنا بجويني قصيكي بيبلي أوانا أو بركي أويا ما في منه من أتمت فيكي لي أكمو يان عفويك هم محبي عدالة شونا تجاوزناك إما طبيعة من أواج كم محبي عدالة نين زيادة الربيئة حلم مانية كسيك ظلم مان ليك بياني كسيك بيبتو بلا فلانا مسلمان خرابة باسي تويك اترتو ضلت أي هنا أي با يك دنيا سوء ظن وخراب ودعاء شر همو أمانة بسر زمان وبس ضليتو يا مزور حليه هناك عدالة يعني تصور كلا أجر عدالة مهبة برانبري أو برك إخوائيان عفوك أم عبدنا أزانيه وغيبتي منك عفوك يا إلهي بهوي منه توشي عقابي مك يا إلهي نفسيتي زور برزبي بوي إنسان كان صفتي عدالتي تيابو إلا صفتي حلم صفتي عفو تيادروس بي خلق هلي برانبرك عفويان أكا هميشه كسي هلي برانبرك هلي زو قرس يا إلهي أم عبدا أم هلا قوري كردوا إلهي من عفويا كم يعيتو من عفوناكي ويفرمل الرجل قيامته يشق لوانيك هيج شاكي يشيني هيج باشيق لدسيانية ألان هركز يك شاكي يبيل باخوا عفويك قال والله يا إلهي من حيث مني بس يخشتم هي فلان عبد هلا يشي كربان برم عفو مكر من بو بيد صلاتي عفو مكر تو بيد صلاتي عفو مناكي على رب العالمين الله أم عبدم كريم خلش عفو كردو عفويك أو العدالة إنسانة ودروس أبي إنسانية خدي إنسانية لشيء ودروس أبي إنسانية طبعا صفتها كان مصدرك من هي لزمان عربية بياء مشدد ياكش بعض المشدد لأخيرة وهي بشدة لقل تايك أما الدلالة لهرشي صفاتنا أو شيئك بون من علي أمشتا مثلا شجرية باشا يعني حرشي صفاتي شجرتي يأتي كألي إنسانية يعني حرشي صفاتي مروفاتي يأتي دي وشي إنسانية مروفاتي ما وأزين أمر بيدين وشتانا هنا ويانا أنا وتراغب أوها مصالة باسك الله بشيك إنسانية خوي لإنسانة بشيك لعدالة إنسان حرشي صفاتي كمالي جواني إنسانيتك تيأبي كرم بهمان تشن بشيك لشي بشيك لو صفة جوانا لعدالته وبوتو دروس أبي طبعا كومالشتهي لإنسان لبابتي كرمة إنسانية من هي مروءة من هي كرم من هي حرية من هي عزيزية من هي ظرف من هي فتوى من هي حسب من هي أمان هرهم يعني كومالة وشان نزيك ليكو بلام لإنسان جوازيان هي يعني لو تتوبلي مروءة يعني كسايتي بون من كسايتي لقال إنسانية فرقي هي بلا كسايتي وإنسانية زور جواز إنسانية صفتها كالنيروميتية مشترك
کە بۆ چونکە هەردووکیان صفەتی ئینسانیەتێ بەس مروءەت وانە مروءەتی ئافرەت شێوازێکە مروءەت کەسایەتی ئافرەت شێوە کەسایەتی پیا و شێوە لەناو پیاوەکانە عینن ئەم پیاوە هەرچی صفاتی ئینسانیەتە هەموو ئینسانیەتە بەڵام صفاتی مروءەتی جیاوازە کەسایەتی ئەم پیاوە لەگەڵ ئەو پیاوەی ترە زۆر جیاوازە مختلفە یان هی ئەم خەڵکی ئەم منتیقە لەگەڵ خەڵکی منتیقەیەکی ترە بۆیە ئێستا تەسەوور کە هەر کەسێکی هەڵەبجەیی ببینی لە مروءەت و کەسایەتیە کۆمەڵی صفات دەخوێنیت و ئیلا تایەتی ئیتر ئایا لە باو باپیرانەوە لە خەڵکی باشی ئەم منتیقەوە سەرچاوی گرتووە مهم ئەو صفەتە قیادیانە لە کەسایەتی ئەمانە هەیە دەی ئەم صفەتانە بەشێکە لە ئینسانیەتی ئینسان بەڵام کە ئەڵێ ئینسانیەت ئەبێ هەموو صفەتەکان مشتەرەک بن لە نێوان بۆیە زۆر گرنگە ئێمە لە یەک لەو وشانە حاڵی بین بۆیە ڕەحمەتی خوا لە ڕاغیبی ئەسفەهانی بێ ئەفەرمێ کورە ئەم ئینسانە ئەی هاوار چەند بەرزە پایی و چەند بڵندە ئەگەر بێت و ئەم بەشەی ناوەوەی تربیەتکە و بەشە جسمێکە تربیەتی چییە ینی مەسەلەن ئێمە کێمان هەیە 500 کیلۆ بخوا لە شەو ڕۆژێکە هەمانە نیمانە دێ هەر لە یەک ژەمێکە فیلێک 500 کیلۆ نیو تەنەخوا باشە حجمی جسمی ئینسان لە هینێک تەجاوز ناکە سنوورێکی لە سنوورەتە زەمەنی گەشەی تەوا بوو ئەوەستێ تەوا اینجا وردێتە بەرەو خوارەوەیەتەوە وەختی خۆی لە گۆڤاری بڕیارە شتێکم خوێندەوە نووسرا و خەڵکی ئێمە ئەگەر 100 ساڵ عمری بێ 50 بەس ئەخوا 50کەی تری خۆی دابەزێنێ باشە ئەبێ خۆی بگرێتەوە وردە بێتەوە سەر قاوغی یەکەم جار بچووکە بێتەوە بۆ چونکە جسمی ئینسان تەحمل ناکە هەمووشی سنووردارە ئەی تەسەوور کە کەسێک توونی نەبێ بە زۆر ئاوی بدەیتی هەر ئاوی بدەیتی هەر ئاوی بدەیتی تەحمل ناکە خواردنی شەراوە تەنها تۆزە زمانە چێژ وەرەگرێ ئینسان هەڵپەکە ئەگەر خوا و چێژەی زمایدان نا ئینسان هەر تاقەتی نەبوو لەسەر سفرە دانیش دەی لاشەی ئینسان مەحدودە ئەی باڵتینی مەحدودە نەفسانیەتی مەحدودە ناوەڵ لەوە ئەچێ کەسێک هەبێ ئەوەندە بەرز بێتەوە لە ڕووی نەفسی وەکو مەلائیکەی لێبێ کچەکان بە یوسفیان عەلەیهی سەلام وچی ئین هذا ئیلا مەلەک کەریم ئەمە هەر مەلائیکەتە مەلائیکەت باری نەفسانیەتی ئەوەنە بەرزە ئەوەنە لە ئاستێکی بەرزە گەیشتۆتە ئاستێکی ئاوا دەی باری نەفسانیەتی ئەمەنە بەرزە کە هەبوو ئەوەنە پلەی ئەچێتە سەرەوە ئەرە وەڵڵا ئەی بۆ خوارەوە پلە دێت ئەرە وەڵڵا عینەن بۆ خوارەشەوە سوبحان الله پلە دێ جاریوە هەر ئەم ئینسانە هەر لاشەمان وەکو یەکە بەڵام خوای گەورە لە قورئانە فەرمێ ئولائیکە کەلئەنعام بەل هوم ئەضەل ئەوانە وەکو ئاژەڵەکانەوە لە ئاژەڵیش کەمترن بەشە نەفسانیەکەی یەتە خوارەوە بەشە باڵتینیەکەی ئینسانە بەرزە بێتەوە یان نزمە بێتەوە ئەی لەو نێوانە ڕاغیبی ئەسفەهانی لە ئەفەرمێ لەو نێوانە هەزاران کەس هەیە ئینسان هەندێک صفاتی ڕەک ئەڵێی مەلائیکەتە هەندێکشی ڕەک ئەڵێی شێطان هەر یەک کەسیشە سبحان الله ئەو صفەتە جوانەی ئەوەندە بەرزە ئەمەیان بۆیە ئینسان قەت ئینسان بە کەم نەزانێ ئەی تۆ ئینسانێک ئەبینی صفەتێکی زۆر خراپی تێیە سەدان صفەتی باشی تێیە چاو بکەرەوە لە ئینسانیەتیە ئەبینی بۆ نمونە زۆر ترسنۆک و جەبانە باشە بەڵام زۆر دەستپاک و ئەمین یعنی لەگەڵ ئەو صفەتە خراپە صفەتێکی باشی جوان لە پەنای هەیە زۆر شەجیع و ئازایە کەچی دزە باشە نەک ئەمانەتی هەر دزە باش ئەو صفەتە خراپە لە یەک مرۆڤ کۆ ئەبێتەوە چ جای ئەوەی لە مرۆڤەکان بۆیە ئینسان ڕاغیب ئەوێ پێمان بڵێ ئەبێت تربیەیەکی وای ئەم بەشەی ناوەمان بکەین هەتاوکو بەرەو مەلەک ئاسابی بێ کە ئەوە هەدەفەکەیە لە تعریفی ئینسانە و لە ئینسانیەتی ئینسانە کە بەرەو سەرەوە ئەڕوە ئەوە مروءەتیش عەرزم کردن کە ممکنە مروءەت بڵێن مروءەت و ئینسانیەت یەک شتە هەندێک لە عولەما وایان تۆ بەس ئەسڵ وایە مروءەت زۆر جیاواز ئینسانیەت هەومان تێیە مشارەکەمان هەیە ئەو صفەتەی کە بەلای تۆ جوانە هەمان ئەو صفەتە بۆ نمونە صفەتی صدق کەسێکی کافری بێدینە یعنی باشە کەسێکی ملحیدە یعنی هەمووی صدقی بەلاوە باشە چکە بەشە ئینسانیەکەی هەمووی هاوارێتی لە شەوانە لێرە ئەبوو بیلالمان دعوت کرده بوو باسی ئەفریقیا باسی تۆگۆی باس کرد ئەی محافظ هاتوو بۆ لام لەوێ ئەیوتم بەشمەخوا چەکی شتێکم لەلابێ نەوەکو یەکێ بێ پارۆشتەکەم بەرێ ئەی زۆر پێکەنی وتی لەم وڵاتەی ئێمە ئەگەر پارەکەت
الله خلق زوز فقير للرمادي أجر جزدانك بكي بربي للدولار دوي دور ورسي رجيته ومالكيته كزنايبة الله وتم شلون كزنايبة وتي اللي أبدا بمجوي توجو يك ما نبينه دزيبك الله تباشر بس مسلمانك وتي إنها والله مسلمان وكافر وبيدين هم يأويش جو بشيء إنسانيتك يا هموما أهم بشيء إنسانيته ناخ من دواي أواك لوجه العرفات وزي جوازي من هبه بلام لأصوليات أخلاقها كان هم وكويك حتى أو كسي كدزا أو دسباكي زوزو بيت جوانا جاري كسي زور عرق خور بو لسر مرقا يكي لوسط كاني بو خزاني بو كشكم نيبا عرق خور باش خوشي زور عرق خور بو چوك أزاني أم صفتي كي جمالي إنسان يدني وكمالي إنسان يدني بويا أكرم مروءته كان من جواز به بويا لفقه إسلامية أفرمي مروءته كان زور جوازن بون منا ما وصايك أيني توبيني لبازارة أعقل برجال باو فريباته ودرو مروءتي بيشكي طبعا إيجا جنج جواب كويس مروءتي بيناشكي وقتي خوي تسبيحك مهبو جاري لمحاضريك وتم باشا قبل بيانيته يا محاضرة بوي ودمو أم تسبيحهم هاد أهو حل صورين باشا بالنسبة منه زور ناشرين أي بالنسبة كسي كتري أساية وجنجك طبيعية يعني أم جاري لما جيسك كذا نشتم جنجك هاتبو بنشتي للدماغ مسألة كر زور آلوز بو هم كشكش كتقول أبا أو هم موافقة كرده مشيش قسمنا كوتم جاري بموافقة بكوا إسا بيقولم بنشتك لا بموافقة يشكجناك وضع كما اللي تيك أنا والله بابا إسراحتي خوي بنشتي أجيو مش قسم على قال أكيد بدلي خوي والله موافقة كر توي بخلكم وتمسنا درو أم كرة جنجي إيش نبي كبيهم موت عندي أو أنا وتي والله ما صار من نمزاني عيوت إن أنا بتوخ عيبنيه بس بو مجلسي ما عيبه أنا بتوقيت شيء زور طبيعية بنشت أي خوي بس مقام ومأوى ومجلس هم حساباتي وأكره مروءته كسياتي إنسان أبي زور باريز راوي ومن جليه بويا زور مروءته كم باراسي لنا وخلقك وزور وصفهم كرديو أنا شو أزانا مروءتي تو زور برزة بلام كسيق نبو بيد بلاك أما حلايا لنا كومال جاي إيميا أبي أقاد لي بكسياتي خذ باريزي بويا كسياتي كان مختلفا ممكن أهل علم بيك ودانيش الصعوبة بكن مثلنا خلق النبي وصعوبة بكن بوتك هيمنتي علميا دا أبزه طبيعي هموش وينك هاتي خوي يعني معقولة إنسان بشيتنا وتعزيك ودسكابة بيكنين نا يلا لو شايك بقريه نابي لهردو كان هرشو أنا مقامي خوي بويا كسياتي إنسان ربط بوكر دواني كدري أبر بلام إنسانيتي إنسان ربط بوكر دواني كالناخية هي شنك إنساني لناخية هي وشنك مروفايتي لناخية هي برسياريان كجاري لمعاوية رضو رحمتي خوالي به وتيا مروءات شيء كسياتي فرموي إطعام الطعام نان بدي بخلق وضرب الهام سرب بريني لكاتي جنگو جهادا وتشجعوا آزابي نفرق بيان وتيا مروءات شيء وتي أو السر علانيته وكويق إنسان شرم كان لكاتي سر كارب كاكل علانيته نيكا يكي كتير فرموي إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون فرموي همو أم صفتانا كهي اللي تشاكو خرابك أما نبك أو أنامك أو أكات مروءتي إنسان طبعا بابتي مروءات بابتي زور قوري باشترين كتابة كبيني بيتم لجياني خوما كلو بابتا زور جوان قصي كدو كتابي علوي همي حسنين كلو زور بتفصيل باسي مروءتي كردو طبعا مروءات لشوين بوشوين قران كاري بسرايا حتى إمامي أحمد أفرمي أجر كسيك تشوبو سيران لقى الرفيقة كانيا دوستا كانيا تشوبو سيران هيج صعبتي لقى الرفيقة كان للسيران كان نكرت أفرمي مروءتي بي أشكي شو كالسيران كان موقعي أو يبي صعبتي أن لقى لاك أجر هيج صعبتي قرجومون دانش تقول لسوتشك وبحسب والسيران شو ونكت مروءت هموش وينش تيخوي أم أكات كسياتي إنسان وكات مروءت كرم لإنسان يكتري له صفتانية كإنسان أبي زور سباسي خواك لسري كرم هرشي أفعالي جوان وأخلاقي جوان لإنسان بيوتري كرم طبعا أما زور كان لو شيء كريمة كاتك ألين خوا كريمة إما تنها سخاوتي خوايته بيشتما سخاوته كرم شتيكي جوازة
یا جود و کەڕەم شتێکی جیاوازە. کەڕەم تەنها لە مەسئلەی بەخشینە، بەڵام ئەم بەخشینە تەنها بریتی نیە لە ماڵ، بەخشینە لە زەردەخەنەیەکەوە، بەخشینە لە ڕەحمێکەوە، بەخشینێکی زۆر گەورەیە. بە هەندێک جار وا تەسەووڕەکەین لە مەسئلەی بەخشین تەنها بریتی بە لەوەی پارە بدەی بە خەڵک. بڕواکەن جارێ کەلیمەیەک کە ئەی بەخشی بە بەرامبەرەکەت، زەردەخەنەیەک ئەی بەخشی بەرامبەرەکەت، دوعایەکی خێر کە ئەی بەخشی بە بەرامبەرەکەت، زۆر کەڕەمێکی گەورەیە لە تۆیە. بیرکەنەوە ئەگەر کەسێکی موسڵمانی دیندار هاوێنەی جەنابتان بچێ بەلای ماڵی کەسەکە هیچ ئاگای لێ نییە، خوایە بەرەکەت بەسەر ئەم شتانەیە ببارێنی، ئەزانێ ئەمە چەند کەڕەمی ئەم ئەگەێنێ، ئەمە ئەوە ئەگەێنێ، ئەم قەناعەتێکی زۆر گەورەی هەیە، ئەمانەت پارێزە، چای پیس نییە، حەسوود نییە، یەک دنیا صفەتی خراپیتیان نییە، یەک دنیا صفەتی جوانی تێ بۆی ئەم دوعایی کرد. یان ئەچێ بەلای نەخۆشێکە بەبێ ئەوەی نەخۆشەکە ئەگەی لێبێ، یا مردووی ئەگلێەوە ئەبەن یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەر ئەم عەبدەتا ببارێنە، ئێستا بەرەو لای توێ ئەهێنن. ئەزان ئەمە دەڵال لەسەر ئەوە کە ئەم کەسە ڕەحمی هەیە، ڕەحمیش دەڵال لەسەر عەدالەتی ئەم کەسەیەکە. بە شەناوەکەی ئینسان زۆر گرنگ ئەبێ کاتێکە ئینسان کەڕەمی ئەبێ. بۆیە کەڕەم بەخشندەیە لە هەموو ئەخلاقێکی بەرزە، ئیتر لە هەر هەنگاوێکی خێرەوە، هەتا وەکو ئەگاتە ئەوەی کە ئینسان بەخشندەیی لە ماڵ و سەروەت و سامانیا بکە. وشەی حڕیەتیشمان هەیە لە زمانی عەرەبیە. حڕیەت فەرمویانە بۆ شتە وردەڵەکان کە ئینسان جێبەجێ کە لە حەیاتی خۆی پێوتێ حڕیەت، بەڵام کەڕەم بابەتێکە بۆ ئەو ئیشە گەورە گەورانە ئەکرێت کە ئینسان جێبەجێ نەکە. عینەن عەزیزمان هەیە کە زۆر کەلیمەیەکی گەورەیە، عیزەت لە ئینسانە زۆر گەورە. ئینسانی موسڵمانە بێ زۆر عەزیز بێ، ناتوانێت تەحملی ئەوە ناکە، زەلیلی پێ قبول ناکرێ. ئەم صفەتە زۆر گەورەیە لە ئینسانە، زیلەت قبول نەکە. طبعا طبعی ئینسان ئەگەر ڕاتهێنا لەسەر ئەوەی زیلەت قبول کە زۆر زەحمەتە، یعنی زۆر کات مناڵەکەت بۆ سەرپێچی تەکە، چونکە پێی وایە عیزەت لەو سەرپێچیە، بۆیە بلاتەوە ئاسایی بێ. مناڵەکە کە سەرپێچی ئەکەوە مەزان دنیا ئیتر هاتووە بەسەردا، ئەو مناڵە هێزی ئەوەی تەیە کە عەزیز بێ، حەز ئەکا سەرکردە بێ، حەز ئەکا کەس ئەمری پێ نەکە، خۆی ئەمرکە بەسەر خەڵک. ئەوە صفاتی جوانن لە مناڵەکە یا لە مرۆڤێکە کاتێک کە ئەیبینی سەرپێچی ئەکە. بۆیە ئەفەرمێ وەئمر ئەهلەکە بالصەلاة واصطبر عليها. لەو ئەچێت تۆ فەرمانەکەی بە مناڵەکە، فەرمانی پێ ئەکەی، نوێژەکە ناکە، خۆی ئەدزێتەوە، فێڵ لێ ئەدا، واصطبر عليها، چونکە وەصیفەتی هێزە لەوە کە بەرەنگاری ئەکا، خۆی نادا بەدەستەوە، بەڵام تۆ هەر لەگەڵی ئەڕۆی هەتاوەکو دڵەکەی ثابت ئەبێ لەسەر خواناسی و دینداری. وشەی ظەرف و فتوح حەسەب و ئەوان هەمووی کۆمەڵ کەلیماتن کە نزیکن لە یەکترەوە. تەنها مەسەلەیەک ئەمێنە لە خزمەتانە عەرزی کەم، ئێستا ئێمە باسی ئەومان کرد، هەتا ئینسان صفاتەکانی ناوەوەی بەرزتر بێ، ئینسانیەتی بەرزترە، هەتا وەکو مەلائیکەی لێ. ئێکەوابوو هەرچ کەس لە ئێمە هەتا صفات و ئەخلاقی بەرزتر بێ بەرزترە، هەتا ئەخلاقانی نزمتر بێ نزمترە. لێرە پرسیارێکیەتە پێشەوە، باشە ڕەب العالەمین فەرمێ ئینە ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم. کامەتان زۆر زۆر بە تەقوایە، ئەو کەسەتان لە هەمووتان باڵاترە. ئێمەش ئێستا لە بەیانەوە باسی وەکەین هەرچی ئەخلاقی بەرزی تیابێ ئەوە باڵایە. چۆن ئەم دوانە تەنسیقکەین؟ ڕاغب ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ تەقوا بەشێکە لەم صفەتانەی ئینسان. چونکە تەقوا چییە؟ بریتێ لەوەی کە پاڵ بە تۆ ئەنێ بەرەو ئەخلاقیاتی بەرز، دوورت ئەخاتەوە لە ئەخلاقیاتی نزم. کەوابوو کەلیمەی تەقواش ئینە ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم، هەر ئەگەڕێتەوە بۆ ئەم مەسەلەی ئێمە کە ئینسان بێت ئەم صفەتە بەرزانە لە خۆیە بڕوێنێ و بچێنێ. بۆیە ڕاغب ئەوێ خۆمانمان پێ بناسێنی، بڵێ ئێمەی مرۆڤ لە ناو دنیایەک ئەخلاقی بەرزمان هەیە. ئەم ئەخلاقە بەرزانە یەک پێویستیان بەوەیە کە سوپاسی خۆی لەسەرکەین. هەر یەکێکمان یەک کۆمەڵ صفاتی پێ عەتا کردووە، ئەبێ زۆر سوپاسی لەسەرکەین. باشە ئێستا گەر هەموومان بمەزانێ صدق باشە، بەڵام نەمانتوانایە صادق بین، هێزی ئەوەمان تیا نەبووە، خوا ئەم هێزەی تیا دروست نەکردنە چیمان بکردایە، بەڵام خوای گەورە ئەم هێزەی تیا دروست کردین. هەموومان ئەزانین عیفەت چاکە، توانای عیفەتیشمان هەیە، هەموومان ئەزانین شەجاعەت باشە، توانای شەجاعەتیشمان هەیە. بۆیە یەک سوپاسی ڕەب العالەمین زۆر لەسەر ئەکەین، دوو خۆمان بەهێز ئەکەین، پڕچەک ئەکەین بەم ئەخلاقیاتانەی ناومانەوە، چونکە حتا ئەم ئەخلاقانە بەرزە بنەوە ئێمەش زیاتر بەرزە بینەوە، حتا ئەم فکرانە باڵاتر ئەبن لە ئینسانە، ئەم لایەنە معنەویە بەرزترە بێت و ئینسانەکە کەماڵی زیاترە بێت.
بۆیە ممکنە مرۆڤێک ببینی لە دەست و لە چاو و لە هەستەکانیە زۆر شتی لە دەستدا بێ بەڵام ناوەوەی زۆر زۆر بەرز بێ ئەگەر ئینسان لەم ڕوانەوە سێرکە قەت مرۆڤی پێکەم نابێ چکە مەسەن تۆ چیتە ناو مزگەوتێکەوە یان ناو مەجلیسێکی ئەو مبارەکی وەکو جەنابتان ئەبینی ئەم عەبدانە کە لەوێ دانیشتون هەر یەکەی کۆمەڵە صفاتی جوان جوانی بەرزیان هەیە ناخیان پڕ لە کەلیماتی جوان و صفاتی بەرز کاتێک کە لە ڕووی معنەویەوە سەیری هەر یەکێکیانەکەی لە دەلاقەی معنەویەتەوە یەک دنیا باڵا بەرزی و جەماڵ و کەماڵیان ئەبینی جوانیەکانیان دەرئەکەون وعینەن طبعا لە مەسەلەی خراپەکانە ئەزانن نابێ بەرامبەرەکە ببینێ بۆیە خوای گەورە شاردوێتیەوە یعنی سەد صفاتە معنەویەکانی تۆ خۆت بۆ خۆ صفاتە معنەویە ناشرینەکان نابینی باشە ئەی چۆن بەرامبەرەکەت ئەبینە بە ئەستەم خۆت تەفتیشی خۆتەکەی تا خۆت ئەدۆزیتەوە کە بزانی ئەو صفەتە مەسەلا شەجاعەتە هەیە نییە ڕەحمەتە هەیە نییە مەسەلا هەمە ئەگەڕێ بە دوایە بە چ حاڵە خۆت بۆ دەدۆزرێتەوە خەڵکی تریش بۆی نادۆزرێتەوە بەڵام جەماڵەکان ئەزانن بەرامبەرەکان ئەیبینن بە ئاسانی زۆر زوو بۆ دەرەکەوێ ئەم کەسە شەجیعە هەر یەک تۆز مامەڵەت کرد لەگەڵ تی ئەگەی ئەم کەسە چەند ڕەحیمە چەند بەڕەحمە چەند بە بەزەیە چەند صفاتی بەرزی جوانی تایە بۆیە ئێمە لەگەڵ شکری خۆیان لەسەر ئەم نعمەتە جوانانەی لە ناوە پێ عەتا کردوین بەڕاستی ئەبێ جوهدێکی زۆر گەورە و جیهادێکی زۆر گەورە بکەین هەتا وەکو خوای گەورە دەرومان لێ ئەکاتەوە و بەسەری بەرزەوە بە لقای شاد ئەبین و ئەبینە یەکێک لەو عەبدانەی إن هذا إلا ملك كريم داوا أكن لذاتي باشي پروردگار خواهيان رحمة وبزي بسرمانا ببارن يا ربي خواهيان شون دروا جوان كردوين اللهم كما حسنت خلقنا فحسن خلقنا أخلاقنا ومن جوانك يا رب العالمين خواه داوا اللي أكن برحمتي خود وبزي خود إمد بنقصاني دروز نكردوا همو من دوچا و دو دست بي عطا كردوين يا إلهي قاچە كانت پێ عطا کردوین هەمومان وەکو یەک نعمەتەکانت پێ عطا کردوین لە دەرەوە لە جسمانە یا ئیلاهی هاوار ئەهێنین بۆ لای تۆ نعمەتەکانی ناوەمان پێ عطاکە یا رب العالمین ئەخلاقی ناوەمان بەرزکە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت گوناه هەیە هەڵەیە کەم و کوڕێک هەمانە عەفومان کە ئێمە مرۆڤین یا ئیلاهی لە دەستمان دەرئەچێ بێ ئەدەبی ئەکەین لە حوزوری تۆیە یا ئیلاهی گوناهان بە دڵمانە تێ ئەپەڕن گوناهان لەسەر دەستمان ئەکرێن گوناهان بە زمانمانە تێ ئەپەڕن بە چاومانە تێ ئەپەڕن بەڵام پەروەردگارە بەخوا خۆت شاهیدی ئێمە تۆمان خۆش ئەوێ یا ئیلاهی محەممەد المستەفامان عليه الصلاة والسلام خۆش ئەوێ ئەم دینە شیرینەمان خۆش ئەوێ دەیا ڕەبی بەو حوبەی دڵمان هاوار بۆ لای تۆ ئەهێنین ڕەحمەت بەزەیی کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێن عەفومان کە یا رب العالمین لێمان خۆش بە یا رب العالمین هەڵەیە نەمان زانی کردمان عەفومان کە زانیمان کردمان عەفومان کە هەڵەیە لەمەوە پێش کردومان عەفومان کە هەڵەیە لەمەوە دوایکەین و فریای تەوبە ناکەوین و ئەمرین خۆی عەفومان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین دەرگاکانی خیر بەسەرمانە بکەرەوە دڵمان ئارام کە ڕۆحمان ئاسوودە کە ماڵەکانمان ئارام کە شار و وڵات و نیشتیمانمان ئارام کە دەرگاکانی خیر بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان لطفی خۆت کەڕەمی خۆت بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە بەخوا پەروەردگارە ئێمە زۆر ئاتاج و محتاجی ڕەحمەتی تۆین هەمیشە هانە ئەهەینە بەردەم دیوانەی تۆ دەیا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە دەیا ئیلاهی عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین هەرچی حاجەیەکمان هەیە بۆمان جێبەجێکە هەرچی پێویستیمانە تۆ پێمان عەتاکە مەمان دەرە دەستی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان سڵاوی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناخی ئێمەی پێ بگەێنە خۆشەویستی ئێمەی پێ بگەێنە مەحەبەتی ئێمەی پێ بگەێنە سەڵەواتی خۆت بەسەریا ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە زمرەی پیاوچاکانی خۆت قبولمان کە یا رب العالمین خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت تۆ خۆت لای خۆت قبولمان کە ئێمە باکمان بەسەر زەوی نییە یا رب العالمین خوایە لای خۆت قەڵەمی عەفو قەڵەمی ڕێزا قەڵەمی بەزەیی بەسەرمانە ببارێنە یا رب العالمین داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە کەڕەمی خۆت ڕەحمەتی خۆت بەزەیی خۆت کەڕەمی خۆت بەسەرمانە دا ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین ئیمانمان بپارێزە لەم زەمەنی فیتنە یا ئەکرەم الئەکرەمین خوای ئیمانمان بپارێزە خوای ئیمانمان بپارێزە خوای ئیمانمان بپارێزە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد
وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قورا لقناه من شو أجبوري خوالي من قبولك أبو خاتين وجوانا كان يخوي